حکومت عراقیش پابندیت خو برانبری ماف و حق خلق کردستان جیب کرد و چه دی بابت موچه نبیتا سردرت حوالت روژانه. ئەمە نوێترین لێدوانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانە کە خۆی لە بەرپرسیارەتی دەدزێتەوە و داوا دەکات عێراق موچە نەکاتە سەردێڕی هەواڵەکان لە کاتێکدا خودی حکوومەتەکەی پارتی و یەکێتی بەهۆی ڕادەست نەکردنی نەوت و ملنەدان بۆ داواکانی بەغداد ئەوانەی لەسەری ڕێک کەوتون بوونەتە هۆی ئەوەی ساڵەهای ساڵە موچە هەواڵی بەپەلە و سەردێڕی هەواڵەکان بێت. حکوومەتی فیدراڵی بەرپرسی ڕاستەوخۆی دابینکردنی بژێوی هاوڵاتیانی کوردستان نییە بەڵکو بەرپرسیاری یەکەم حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانە بەڵام دوای چەندین جار لە ڕێککەوتن و یادداشت و لێکتێگەیشتن لەگەڵ بەغداد و بڵاوکردنەوەی مژدانەی کۆتاییهێنانی قەیران تا ئێستا هەرێمی کوردستان بەکرداری هیچ هەنگاوێکی نەناوە و یەک بەرمیل نەوتی ڕادەست نەکردووە. بەپێی لێکتێگەیشتنی نێوان هەرێم و بەغداد کە 2 مانگ لەمەو بەرواژۆکرا بڕیار بوو ڕۆژانە 230,000 بەرمیل نەوتی خاوی هەرێمی کوردستان ڕادەستی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ بکرێت و بڕی 50,000 بەرمیلیش بۆ پێویستی ڕۆژانەی هەرێم جابین کرابوو بەڵام لەگەڵ ئەوەی تا ئێستاش بەرەمهێنانی نەوت بەردەوامە و بە قاچاغ و بە چەند کەر دەفرۆشرێت هیچ ڕادەستی سۆمۆ نەکراوە و بەو هۆیەوە قەیرانی موچە وەک هەمیشە بەردەوامە. سەرڕایەوەی پارتی و یەکێتی بوونەتە بەربەست لە بەردەم ڕێککەوتن و ئاسایی بوونەوەی دۆخی موچەدا تەنانەت ڕوونکردنەوەش نادەن کە بۆچی لاملی دەکەن هێشتا نە خەڵکی هەرێمی کوردستان و نە بەغدادیش نازانن بابەتەکە چییە. بە بڕوای چاودێران ئەگەر بەرپرسانی هەرێم بیانەوێت موچەی 3 مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێت ئەوە پێویستە ئەم هەفتەیە بە هەناردەکردنەوەی نەوت ڕازی ببن و ڕاستەوخۆ جاهاتی نانەوتی 3 مانگ ڕادەست بکەن ئەگەر نا ئەگەری فەوتانی 3 موچەی ئەمساڵ دەبێتە ڕاستیەکی حاشا هەڵنەگر. چاودێران پێیان وایە دابەشکردنی ماوەی موچە تەنیا بەنج و سڕکردن و هەوڵی خەڵەتاندنی بەر لە هەڵبژاردنە. کێشەیەکی دیکەی بەردەم چارەسەر نەبوونی قەیرانی دروستکراوی موچە هەژمونی کۆمپانیا بیانیەکانی نەوتە بەسەر سامان و نەوتی کوردستانەوە بە جۆرێک گرێبەستە ناشەفاف و نالۆژیکەکانی دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ کۆمپانیاکان وای کردووە ئەو کۆمپانیانە ببنە خاوەن و بڕیاردەر بەسەر نەوتی خاوی کوردستانەوە و ئەوان بڕیار بدەن کەی و چۆن نەوتی هەرێمی کوردستان بڕوات و بفرۆشرێت. لە کاتێکدا دابینکردنی بژێوی خەڵک لە پێش هەر پرۆژە و کارێکی دیکەوەیە بەڵام بەهۆی ئەوەی لە هەرێمی کوردستان بەڕێوەبردننی دروست لە ئارادانیە ژیانی خەڵک و بازار داتەپیوە و موچەخۆران پارەیان لە گیرفاندانیە و هەر خێزانە و دەیان کێشە و پێداویستی بەسەردا کەوتووە بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان لە ڕێی میدیایدا بەستە و وابەستەوە کە ماکینەیان بە سامانی گشتی دەگەڕێت خۆڵ لە چاو دەکەن و شانی خۆیان بە دروستکردنی چەند کیلۆمەترێک ڕێگاوبانەوە با دەدەن. ئامادەبوویەت قەدرگران خێرات نەکە